باز لە شەرپەنجەی مەمەک دەکەین و باز لە هۆکار و چارەسەرەکان دەکەین کە ساڵانە زیاتر لە یاخود نزیکە یاخود زیاتر لە 2 ملیۆن کەس با شەرپەنجەی مەمەک تۆمار دەکرێن کە ئەمەش ڕێژەیەکی مەترسیدارە و پێویستە هاوڵاتیان بەتایبەت لە نێویاندا ئافرەتان و هەروەها کچان وریابن لە ئەنجامدانی پشکنینەکان لەوەی کە چۆن دەستنیشانی ئەم نەخۆشیە دەکرێت لەوەی کە چۆن هەست بکەن کاتێککە گرەیەک یاخود لە هاوسەنگیەک یاخود هەر بابەتێکی دیکە لە سنگیاندا بوونی هەبوو بچن بۆ لای پسپۆڕی تایبەت بە ئافرەتان و هەروەها پشکنین ئەنجام بدەن و لێرەدا ئێمە باس لە هۆکار و هەروەها نیشانەکانیش دەکەین و باز لە قۆناغەکانی شەرپەنجەش دەکەین و زانیاری ورد لەسەر ئەم بابەتە دەخێنە ڕوو بە میوانداری دکتۆر سەوسەن فەیزوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مەمەک کە لە ستۆنتۆ لەگەڵماندا. خۆشحاڵ بووین. دکتۆرە باسێکمان لە شەرپەنجەی مەمەک بۆ بکەیت و ئایا شەرپەنجەی مەمەک هۆکارەکانی چین؟ خۆی شەرپەنجەی مەمک ئێستا حالیان بە یەکەم شێرپەنجەدا ئەندرێت لە ڕۆژ ژمارەوە. یەکەم شێرپەنجەیە کە لە ئافرەتان تووشەبێ لە ڕۆژ ژمارەوە بەڵام خۆشبەختانە ئەوەی باشە ینی مۆرتالتی کەماوەتی ڕێژەی مردنی کەمە. هۆکارەکانی شێرپەنجە بە زۆری هۆکارەکان نادیارن بەڵام چەند هۆکارێک هەیە ئەتوانین دەستنیشان بکەین ئەو هۆکارانە چین یەکەم شت ئەو ئافرەتانەی کە مناڵبوون یەکەم مناڵبوونیان تەخیرە بێ کاتە یەکەم مناڵبوونیان دوای تەمەنی 30 ساڵیە باشتر وایە ئافرەتێک ئەگەر بێت و یعنی زوو زەواج بکات یان یەکەم مناڵبوونی تەخیر نەکات نەیخاتە دوای 30 یان 35 بە تایبەتی ئەگەر دوای یەکەم مناڵبوون لە دوای تەمەنی 35 بێت ئەوە مەترسی شێرپەنجەیان زۆر زۆرە. دووەم هۆکار فامیلی هیستری زانانی یعنی لە عایلەیان بۆ ماوەی ئەگەر لە عایلەیە شێرپەنجەی مەمکەبێ بە تایبەتی ئەگەر کەسی یەکەم بێ کەسی یەکەم مەبەستمان یعنی دایک خوشک کچ یعنی ئەگەر ئافرەتێک دایکی یان خوشکی توش بوو بێت ئەگەری توشبوونی زیاترە لە ئافرەتێک مەسەن ئەگەر کچێکی پوری توش بوو بە یا ئامۆزایەکی توش بێت کەسی یەکەم مەبەستمان دایک و خوشک و کچە یان مەسەن ئەگەر ئافرەتێکی بەتەمەن بڵێن کچەکەی تووشی شێرپەنجەی مەمک بووە خۆشی ئەگەری توشبوونی زیاتر ئەبێت. چەند هۆکاری کەمان هەیە هۆکاری مەسەن هورمۆنات ئەوانەی علاجی هورمۆنات زۆر بەکارهێنن وەکو حەبی مەنع یان علاجی هورمۆنات دوای وەستانی سووڕی مانگانە هەندێک ئافرەت هەیە لە دوای تەمەنی 45 و 50 کە سووڕی مانگانیان ئەوەستێ علاجی بەدیل بەکارهێنن پێڵە هورمۆنی بەدیل بۆ ئەوەی سووڕی مانگانەکەی نەوەستێ ئەوانش ئەگەری توشبوونیان زیاترە یان ئەوانەی کە مناڵیان نابێ بە هەر هۆکارێک بێ علاجی هورمۆنات زۆر بەکارهێنن بۆ گەورەکردنی هێلکە ئەوانش ئەگەری توشبوونیان زۆرە. هۆکاری کەشمان هەیە هۆکاری ژینگەی پیسبوونی ژینگە خواردنە ئەو خواردنانەی کە چەوری زۆرە قەڵەویە وەرزش نەکردنە ئەوانش هەمووی هۆکارن بۆ توشبوون بە شێرپەنجەی مەمک. باشە دکتۆرە دایمەن کێشەمان لەگەڵ نەخۆشیەکانی شێرپەنجە ئەوەیە کە نیشانەکانیان دیار نین بۆ شێرپەنجەی مەمکی ژوایە یان ئەتوانین بڵین هەندێک نیشانە دەرئەکەوێت لە کەسەکەیە خۆی کەسە بۆ کەسێک ئەگۆڕێ ئەنی باوترین نیشانە گرێ مەمکە بەڵام شەرت نییە هەموو شێرپەنجەیەک بە گرێ دەربکەوێت گرێش شەرت نییە گرەیەک بێ کە ئافرەتەکە هەستی پێ بکات زۆر دیار و گەورە بێت بەڵە کە گەورە بێوانێ گەشتۆتە مەرحەلەیەکی ئەخیر مەترسیدار بەڵام زۆر جار گرێ هەیە بەڵام هەستی پێ ناکرێت چونکە گرێکە مەسەن بچووکە یا لە شوێنێکی قوڵە نزیک نییە لە پێست ئافرەتەکە هەستی پێ ناکە ئەوە بە نسبەت گرێ بەڵام هەشمانە ینی گرێ نییە ئەسڵە مەسەن دەردراوێکی هەیە ئەفرازاتی مەمکی هەیە بە تایبەتی ئەگەر ئەفرازاتەکە خوێناوی بێت ئەوە شێکێکە لە نیشانەکانی شێرپەنجەی مەمکیان گرێ بەڵام هەموو ئیفرازاتێکیش بە هین حساب ناکرێت نه بەس ئەگەر خوێن بێ ئەگەر ئەفرازات سپی بێ زرد بێ سەوز بێ ئەوانە مەترسی شێرپەنجەیان نییە بەڵام ئەگەر خوێن بێ ئەوە یەکێکە نیشانە بەڵام شەرتیش نییە هەموو خوێنێک شێرپەنجەی مەمک بێ بەڵام کە خوێنە بینی پێویستە پێشکنی بۆی بزانین شێرپەنجە یان شێرپەنجە نییە. چەند نیشانەیەکی کەشمان هەیە مەسەن گرەی ژێرباڵ یان گۆڕانکاری لە پێستا چوونە ناوەوەی گۆی مەمکە سووربوونەوە گۆڕانکاری لە پێستی مەمکە ئەوانە هەمووی نیشانەی شێرپەنجەی مەمکن. باشە دکتۆرە شێرپەنجەی مەمەک چەند قۆناغی هەیە و مەترسیدارترین قۆناغیان چ قۆناغێکە؟ خۆی شێرپەنجە هەموو شێرپەنجەیەک بە عام 4 قۆناغە شێرپەنجەی مەمکیش وەکو هەموو شێرپەنجەکانی تر 4 قۆناغە قۆناغی یەکەم یعنی بەس لە مەمکەکە بڵێن لە سنگاتی نەچۆتە شوێنیکە قۆناغی دووەم ئەگاتە بنباڵی یعنی مەمک و بنباخەڵ بڵێن
قۆناغی سێم ئەچێتەوە سنگی ینی ئێتەوە سەر پێستەکە و لە ناوە ئەچێتەوە سەرنی قۆناغی چوارم بڵاوە بێتەوە بە هەموو گیانە لە هەمووی مەترسیداردن بەڵام قۆناغی سێ و چوارە ئەگەر بێت و نەخۆشەکە هەستی پێ بکە لە قۆناغی 1 و 2 دەستنیشان بکرێن نەخۆشیەکە یعنی مەجای عیلاج و چارەسەری زۆر زۆر باشە بەڵام کە گەیشتە قۆناغی سێ و چوار ئەوەش ئەتوانین عیلاجی بۆ بکەین بەڵام چارەسەرکردنەکەی وەکو 1 و 2 نییە. باشە دکتۆرە زۆربەی حاڵەتەکان لە کێ دەستنیشان ئەکرن؟ زۆربەی نەخۆشی ئێمە لە 1 و 2 زۆر زۆر خۆشبەختانە بەڵام نەخۆشیشمان هەیە بە مەرحەلە 4 هاتۆ پێشی نەزانیوە. دکتۆرە باس لە پشکنینەکان بکەین هەمیشە کە باس لە شێرپەنجەی مەمک دەکرێت باس لە مەمۆگرافیەکرێ ئەوەی کێمە زانیاریمان هەیە و لە سەر دەمی خەڵک باوە بەڵام هیچ پشکنینێکی ترمان هەیەیان ئەو پشکنینانە چینکە بۆ خۆی چەند جۆرێکمان هەیە کەمشت پشکنینی خودی یعنی فحص ذاتی پێوترە بە عەرەبی پێویستە نەخۆشەکە خۆی بۆ خۆی ئەنجام بدە یعنی نەک نەخۆش هەموو ئافرەتێک هەموو ئافرەتە لە دوای تەمەنی 25 ساڵی پێویستە مانگانە دوای تەوابوونی سووری مانگانە هەموو مانگێک هەموو ئافرەتی عادەتەن 5 ڕۆژ بۆ 7 ڕۆژ لە سووری مانگانە ئەبێت دوای تەوابوونی سووری مانگانە ئەتوانێت خۆی بۆ خۆی ئەنجامی ئەو پشکنینە ئەنجام یعنی مانگی یەکجار بکات بەڵام پشکنینی دکتۆریشمان هەیە پێویستە هەموو ئافرەتێک لە دوای تەمەنی 25 و 30 ساڵی پشکنین لای پزیشک ئەنجام بدات یان سۆنەرێک ئەنجام دە هەر نەبێ ساڵ یەکجار سۆنەرێک بکات. پشکنینی مامۆگرافیمان هەیە ئەم مامۆگرافیە بۆ هەموو کەسێک ناکرێت مامۆگرافی عادەتەن لە دوای تەمەنی 40 ساڵیەوە ئەکرێت هەموو ئافرەتە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە پێویستە بیکە من زۆربەی نەخۆشەکان کە پێیان ئەڵێم بۆ نایکەن ئەڵێ هیچم نییە ئێمە مەبەستمانەوە نییە کە هیچ هەبێ و جاوی فحسکە شتەکە پەیوەندی بە تەمەنەوە هەیە تۆ کە گەشتیتە 40 ساڵ شتت هەبێت نەبێ بێ بیکەی و فحسانی پێویست ناکە تۆ چاڕێ بکەی گرەیەکت هەبێ یا ئازارێکت هەبێ ئەو جابێ مامۆگرافی بکەیت. ئەبێت چەندێک بیکە ئەم پشکنینە؟ ساڵانە ئەکرێت 2 ساڵیش ئەکرێت ئەگەر لە عایلەیانە نەبێت یا مەسەلەن من وەکو وتم یەکێک لە ئەگەرەکانی توشبوون ئەوانەی کە تەمەنیان هەیە و ئەو جایەکە مناڵیان ئەبێ ئەوانەی لە دوای تەمەنی 35 ئەوانەی لە دوای تەمەنی 35 ساڵی یەکەم مناڵیان ئەبێ یا ئەوانەی کە ئەسڵەن مناڵیان نەبووە یا ئەوانەی لە عایلەیانە هەیە شێرپەنجەی مانگ پێویستە لە 35 بیکەن تەمەنی 35 دەست پێ بکەن و ساڵانە بیکەن بەڵام ئەگەر ئەوانەی نەبوو مەسەن لە عایلەیانە نەبوو تەمەنی لە 20ەکان یەکەم مناڵی بوو هیچ مشکلەیەکی نییە ئەوە توانێت لە چلەوە بیکە و 2 ساڵ جارێک. باشە دکتۆرە باس لەوە کرێ ئەڵێن ئەگەر گرەیەک بوونی هەبێت و ئازاری لەگەڵدا بێ ئەمە زۆر مەترسیدار نییە تا چۆنێک ئەمە ڕاستە خۆی خۆشبەختانە گرێ مەمکە زۆر زۆرە هەموو گرەیەک شێرپەنجە نییە لە ساڵنەوەی گرێەکان پاکن بەڵام تۆ کە هەست بە گرێ کرد نەخۆش نازانێ ئەو گرەیە پاکە یان پیسە پێویستە پشکنین کە لەو پشکنینانە دەرەکەوێت کە تۆ ئەو گرەیە پاکە یان پیسە پشکنینەکان چی عادەتەن ئێمە بۆ نەخۆشیەکەین سۆنەرە مامۆگرافیە ئەگەر گرێ هەبێ گرێ ئەبێ زەرئی لێوەربگیرانی عینەی لێوەربگرێت نەموزەجێکی لێوەرەگرین ئەینێرین بۆ مختبەر بۆ فەحەس ئەو فەحسە پێمانەڵێ کە گرێەکە پاکە یان پیسە. دکتۆرە ئێمە هەمیشە ترسێکمان هەیە خەڵک زۆر لەو ئەترسێ بچێ بەلای پزیشک و پێی بڵێن شێرپەنجەیە زۆر جارەمە هۆکارێکیشە بۆی کە پشکنینەکان دوا بخەن ئەم بابەتە تا چنێک مەترسیدار و هەستیاریشە یعنی جێ ئەوە نییە کە ئێمە لی بترسین بەڵکو خۆپارێزیەکە بۆ پاراستنی ژیانی خۆمان و دەوروبەرمان زۆربەی نەخۆشەکانمان بەڵێ ئەو مشکلیان هەیە یعنی کە پێڵێن بۆ پشکنین ناکەڵە ئەترسم یعنی ترسێکیان هەیە لە مامۆگرافی بیرۆکەیەک هێڵ ناو خەڵک بڵاوبووتەوە کە مامۆگرافی تووشی شێرپەنجە دەکات ئەوە شتێکی زۆر زۆر غەڵەتە مامۆگرافی بە هیچ نوعی تووشی شێرپەنجەت ناکە ئەین تۆ خۆت ئەگەر شێرپەنجەت هەبێ شێرپەنجە تاوایتر ینی بەو جیهازە تووشی شێرپەنجە نابی بەعکسەوە ئەو مامۆگرافی ئەگەر ساڵانە بکرێت ئەگەر شێرپەنجە هەبێ لە مەرحەلەیەکی زۆر زۆر بیدایەتە ینی پێڵێ ماکرۆکالسیفیکیشن بەس نقطەیە کلسە نەبووە بەگرێت لەو مەرحەلەیە تەشخیص بکرێ زۆر زۆر باش ینی لەوانەیە نەخۆشەکە ئەسڵەن پێویستی بە مامک بڕینەوە و پێویستی بە کیمیاویش نەبێت بۆ پێویست ناکا بترسن. باشە دکتۆرە لە چ خۆناغێکدا پێویست بە مەمک بڕینەوە دەکات وەروە پێویست ئەکات کە کەسەکە بچێتە ژێر نەشتەرگەریەوە خۆی خۆشبەختانە جاران هەموو شێرپەنجەیەکی مەمک جاران ئەبواە مەمکەکە لا ببرایە بەڵام ئێستا بەهۆی ئەوەی علم تەتەوەری کردووە زۆربەی زۆری شێرپەنجەکان پێویست بە مەمک لابردن ناکە مەسەڵەن ئەگەر بەس یەک گرێ هەیە توانین بەس ئەو گرێیە بۆ لا ببین بەڵام لە چه حاڵەتێکە مەمکەکە هەمووی لا ئەبرێت ئەگەر گرەیەکی زۆر گەورەت هەبێ و بە پێش شوێنە کەش کەوتووە ینی مەسەڵەن ئەگەر لە ناوڕاستی مەمکەکە بێ قەبارەی مەمکەکە بچووک بێ ئەو کاتە مەجبوری ئەنی مەمکەکە هەمووی لابێ بەڵام ئەگە گرەیەکی بچکۆلانەی هەبێت یان گرەیەک هەبێت لە ناوڕاستان نەبێت ئەوە ئەتوانین بەس
يعني بڵێن بەس گرێکەی بۆ لاوێن ینی شەرت نییە وەکو جاران نییە هەموو شێرپەنجەیەکی مەنگ پێویستی بە مەمکلابردن بکە بەعکسەوە بەڵ ئێستا لە سا هەفتایە توانین بەس گرێکەی بۆ لا ببین پێویست بە مەمکلابردن ناکات. باشە دکتۆرە گۆڕینی ژیان بۆ منە ئەگە کەسێک قڵەو بێت خۆی زعیف بکات یان لایفستایلی بە شێوازێکی باشتر بکات ئەمانە کاریگەری هەیە لەوەی کە شێرپەنجە زووتر چاک بێتەوە ئەگە کەسەکە تووشی بوو بێت خۆی طبعا لایفستایل هێڵتی لایفستایل یان ئەگەر بێت و ستایلێکی هێڵتی هەبێ مەبەستمان چییە دابەزاندنی وەزن چکە خاصەتەن ئەو ئافرەتانەی لە دوای تەمەنی وەستانی سووری مانگانە باشتر وایە یعنی وەزنێکی باشیان هەبێت چکە ئەو ینی وەزن یعنی چوریش مەترسی شێرپەنجە زیاترەکات لەگەڵ گۆڕینی خواردنێکی هێڵتی بخۆی زیاتر خواردنە بڵێن ڕۆکی بێ نەباتی بێ نەک حیوانی ئەم حاولەکە سەوزە و میوە و فای خواردنەی کە فایبەری تایە زیاتر بێ لەوەی کە گۆشت و مریشک و چوری بخۆیت ئەوانە هەمووی دەوری هەیە دوورکەوتنەوە لە جگەرە کێشان خۆشبەختانە شتانە لە کۆمەلگای خۆمان کەمانی ئافرەتی ئێمە جگەرە کێشان مەشروب خواردنەوە نێرگەلە ئەوانە هەمووی ئەبێ هەمووی ئەبێ لابرێ یان کەم بکرێتەوە شێوازی خەوتن تا چەند کاریگەرە خەوتن نە ئەو دەورەی نییە بەڵام خەوتن هەیە لەسەر سنگ ئەخەوە ئەوانە ئازاری مەمک دروستەکەن بەڵام شێرپەنجە دروست ناکەن باشە دکتۆرە ئێستا بێت کە لە خانمان پیاوانیش تووشی شێرپەنجەی مەمکەون توشبوون لە پیاوانە چۆنە بە هەمان شێوازە یان چۆن دەستنیشان ئەکرێت خۆی شێرپەنجەی مەمک لە پیاوانیشان هەیە بەڵام ڕێژەکەی زۆر کەمتر لە ئافرەتان یعنی لە ئافرەتان لە سا 12 لە سا ئافرەت 12 ئافرەت تووشە بێت بەڵام لە پیاوان لە سا یەکە عفوان يعني نك لصا بياو يك بياو توشبه لصت شێرپەنجەی مەمک یەکێکیان پیاوە من هەرم فترە خۆم سێ نەخۆشی پیاوم بینیوە سێ نەخۆش يعني لە خلال مانگێکە اینجا لە پیاوان زوو دەرەکەوێت زوو هەستی پێکەن چکە برێستشویان کەمە یعنی ئەنسجەی مەمکیان کەمە یعنی ئەگە هەر گرەیەک هەبێ شتێک هەبێ زوو هەستی پێەکەن منسبەت قۆناغەکانی و دیاریکردن شتی هەر هەمان شتەوەکو ئەمەکو ئافرەتانە بەڵێ باشە دکتۆرە سەبارەت بە شێرپەنجەی مەمک کێشەمان لەگەڵ شێرپەنجە ئەوەیە کە سەر هەڵ ئەیاتەوە بابەتی سەر هەڵدانەوەی شێرپەنجە چۆنە ئەو خانمانەی کە لە قۆناغێکا چارەسەر وەرەگرن ئەبێ خۆیان پشتگوێ بخەنیان هەر مەترسیان لەسەر ماوە خۆی هەموو ئافرەتێک دوای تاواکردنی علاجەکانیشی بڵێن ئەگە عملیات بێ ئەگە کیمیاوی بێ ئەگە تیشوێ پێویستە 6 مانگ جارێ ساڵێ جارێ پێویستە فەحسکە چونکە ئەگەری دووبارە بوونەوە زۆرە لە شێرپەنجە خاصەتەن لە 5 ساڵی یەکەم 5 ساڵی یەکەم بەڵێ ئافرەت پێویستە ساڵانە دوای عملیاتەکەش هەموو ساڵێ مامۆگرافی بکەنێت تۆ ئەوە نییە تر تاوە ڕاستە نەجاتی بوو لە نەخۆشێکە بەڵام احتیمالیەتی گەڕانەوەی هەیە لە هەمان مەمک ئەگەر مەمکەکە مابێ نەبرابێتەوە لەگەڵ ئەبێ فەحسی ساڵانە بکە بۆ لاکەی تریشی چونکە هەر کەسێک لایەکی توش بێ ئەگەری توشبوونی لاکەی کەشی هەیە یعنی ئافرەتمان هەیە هەردوو مەمکی توش بووە ئافرەتمان هەیە دوای چەند ساڵێک مەمکەکەی توش بووە هەشە لە هەمان کاتە هەردوو مەمکەکەی توش بووە یعنی بۆیە پێویستە لە دوای تەوابوونی هەموو مەرحەلەکانی عیلاج لە کیمیایی و لە عملیات پێویستە 6 مانگ جاریان ساڵە جارێ هەر متابعە بکاتەوە باشە دکتۆر ئەگەر دایکێک خۆی توشبووی شێرپەنجەی مەمک بێت پێویستە منداڵە کچەکانی لە تەمەنی چەند ساڵیەوە پشکنین ئەنجام بدەن و وەروەها ئاگاداریان بێ هەر لە 25 ساڵیەوە یاخود لە زووترەوە دەکرێت ئەمە یەک شتێکمان هەیە وەکو معاگلەیەک ئەڵێ دایکەکە یان خوشکەکە لە چ تەمەنێک توش بووە ئەبێ کەسەکانی دەوروبەری 10 ساڵ پێش ئەو تەمەنە دەست بکەن بە فەحس مەسەن ئەگەر دایکێک لە 35 ساڵی توش بووە پێویستە کچەکانی لە 25 ساڵی و فەحسکەن ئەگەر دایکێک لە 30 توش بووە کچەکانی پێویستە لە 20ەوە فەحسکەن یعنی 10 ساڵ پێش تەمەنی ئەو کەسەی کە توش بووە فەحسەکان بێ بچنە لای پزیشک ئەنجام بدەنیان خۆی مانگانە ئەنجام دا بەڵام پزیشکی شەتوان 6 مانگ جاریان ساڵە جاری سەردانی پزیشک بکات باشە دکتۆرە گەربێنە سەر چارەسەرەکان کە بۆ شێرپەنجەی مەمک بەکاردێت باشترین ئەو چارەسەرانە چین بێگومانایی ڕەنگە تایبەت بە حاڵەتەکان بگۆڕێت بەڵام دیارترین چارەسەرەکان چین چارەسەرەکان نەخۆش بۆ نەخۆش ئەگۆڕێ یعنی شتێک نییە بڵێن سابت بێ هەموو کەسێک وەکو یەک بێ بە پێ تەمەن ئەگۆڕێ بە پێ حجمی گرێکە ئەگۆڕێ بە پێ نەوعیەتی گرێکە ئەگۆڕێ بەڵام بە عام چارەسەرەکان نەشتەرگەریە نەشتەرگەریەکەش لابردنی گرێکە یان لابردنی مەمکەکە هەردووکی هەر بە چ تەقاڵبی نەشتەرگەریەوە علاجی کیمیاویمان هەیە
علاجی هورمۆنیمان هەیە لەگەڵ علاجی تیشکە شەرتش نییە هەموو نەخۆشێک پێویستی بە هەر چوار شتەکە بێ نەخۆش هەیە مەسەڵەن بەس بە نەشتەرگەری نەجاتیە بێ نەخۆش هەیە پێویست بە نەشتەرگەری ناکە ئەبێ کیمیایی وەرگێ خۆشبەختانە ئێستش تێستێکمان هەیە ئەکرێت دیX ئۆنکۆتایپ ئەو تێستانە بۆ ئەو نەخۆشانە ئەکرێت کە لە مەرحەلەی بدایەتن و نەوعی هورمۆنی گرێکیان باشە ئەو تێستە پێمان ئەڵێ کە نەخۆشەکە پێویستی بە علاجی کیمیاوی یانە من هەرم فترە بۆ 4-5 نەخۆشی خۆم کردومە خۆشبەختانە الحەمدوللا پێویستیان بە کیمیاوی نەبوو یعنی بەس نەشتەرگەری و علاجی هورمۆنات بەڵام ئەو تێستە قەرار ئەیە کە پێویستی بە کیمیاویە یان نە باشە دکتۆرە پێشکەوتنەکانی بواری پزیشکی تا چەندێک هۆکار بوو بۆ ئەوەی کە بابەتی تازە بۆ پشکنینی شەرپەنجەی مەمک بێتە پێشەوە طبعا ئێستا دەستنیشانکردنی شەرپەنجە ئاسانترە وەکو جاران چونکە ئێستا جیهازی مامۆگرافی متەتەورمانەیە خەڵکیش خۆیەت بەدەممانەوە یان بۆ فەحەزان نەخۆشی جاران زۆر جار گەشتە مەرحەلە 3 و 4 نەهاو بۆ پزیشک بۆ فحص ئێستا سۆنەری باشمان هەیە مامۆگرافی باشمان هەیە یعنی شتی دەستنیشانکردنی الحەمدوللا شتی متەتەورمان هەیە و دەستنیشانکردنەکەشی ئاسانترە وەکو مقارنەتەن بە 15 ساڵ پێش ئێستا دکتۆر حاڵەتی وا ڕوو ئەیات دایکێکی دووکیان تووشی شەرپەنجەی مەمک بێت بەڵێ لە ئافرەتی دووگیانمان هەیە لە ئافرەتی شیردەرمان هەیە بۆ یعنی ڕاستە شیردانی سروشتی یەکێکە لەو هۆکارانەی کە ئەگەری توشبوون بە شەرپەنجەی مەم کەمەکاتەوە بەڵام ئەمە ینی شتێکی قەتعی نییە کە ئافرەتێک شیربایتر توش نابێت یعنی زۆربەی ئافرەتەکان کە پێیانەڵێ بۆ فەحسناکە ئەڵێ من شیرم ماوە بەڵام ئافرەتیشمان هەبوو شیری 12 مناڵیشی یا و توش بووە ئافرەتمان هەبووە سکی 6 مانگە هەیە سکی 9 مانگە توش بووە ینی تۆ ئیتر هیچ شتێک نییە بڵێ ئەگەری لە ساسەد کەماکاتەوە کە تۆ تووشی شەرپەنجەی مەمکنێ بۆیە پێویستە هەموو ئافرەتێک ئەوەی شیر ئەیە ئەوەی شیر نایە ئەوەی مناڵی بووە ئەوەی مناڵی نەبووە پێویستە فەحس باشە ئەو ئافرەتی کە دووگیانەوە تووشی شەرپەنجەی مەمک بووە چ کاریگەریەکی خراپی هەیە بۆ منداڵێکی و بۆ خۆشی ئەوەش کەوتۆتە سەر قۆناغی حملەکەی مەسەڵەن ئەگەر لە حملەکەی لە بدایەت بێ فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە حملەکەی لە ئەخیرا بێت طبعا ئەگەر حملەکەی لە بدایەت تا بێ ئەو کاتە ناتوانین علاجی کیمیایی بۆ بەکاربێنین لەبەر حملەکەی بەڵام لە قۆناغەکانی ئەخیری حملە خاستن 3 مانگی یەکەمی ئەخیرە ئەتوانی عملیاتەکەی بۆ ئەنجام بێت و کیمیاوەکەی بخیتە دوای مناڵ بوون تەئجیلیەکەی ئەو کاتە ناڵم یعنی بە پێ مانگەکانی حملەکە ئەگۆڕێت بەڵام لە کاتی شیردانیشە عادەتەن ئێمە بە نەخۆشەکان ئەڵەن ئیتر ئەبێ شیردان بوەستێنن چکە نابێت شیر با بە مناڵەکە و شێرپەنجەیە بە تایبەتی ئەگەر دەست بکەین بە علاجی کیمیاوی علاجی کیمیاوی نابێت بە هیچ نەوعێک شیر با بە مناڵ کە دەستمان کرد بە علاجی کیمیاوی دکتۆرە هەر لە باسی شەرپەنجەی مەمکدا ئێمە مانگی وشاری شەرپەنجەی مەمکمان هەیە کە مانگی ئۆکتۆبرە ئەمساڵیش بینیمان چالاکی باش لەم بابەتە ئەنجام درا جگەلەوەی کە چەندین کۆنفرانسی زانستی ساڵانە ئەنجام ئەدرێ ئەم بابەتی هۆشیاریە تا چەندێک گرنگە هەم بۆ پێشکەوتنە پزیشکیەکان هەم بۆ خانمان بە تایبەتی کە ڕێژێکی زۆر لە خانمان توش ئەبن خود طبعا مانگی ئۆکتۆبر بە مانگی ینی برست ئەوەرنس مانتە ینی هۆشیاری دەربارەی شەرپەنجەی مەم زۆر زۆر باشە ئەوە بۆ ئافرەتان پێویستە ئافرەتان ئاگان لە سەحەتی خۆیان بێ نازانم ینی گەشتومەتە قەناعەتێک دەوری هەیە ئەوە بەڵام هەشتا يعني نەگەشتونەتە ئەو مەرحەلەی کە ئێمە ئەیخوازی زۆر نەخۆش هەیە کە هەیەت ئەڵێم بۆ فەحس ناکەی ئەڵێم ئاگاو لەو شتانە نییە کە ئێمە لە تەلەڤیزیۆن بڵاویەکەینەوە لە فەیسبوک ئەڵێ بەڵێ گوێم لێ بەس گوێی نانە یعنی ئەبێ شتەکان چرترکەینەوە ئەبێ شتەکان زیاتر بکرێت ئەبێ ئەو کۆبوونەوانە ینی چنە مەکتەبەکان دائیرەکان نازانم بڵێم لە کۆڵانەکان چونکە خەڵکی ئێمە ئەبێ زۆر ینی تەرکیزکەی لەگەڵی ئەوجا ئاگا بە قەناعەت هەتا خۆشی توش نەبی لەو ئازار و لەو معاناتانە تێناگەی ڕەنگە خەڵک ئەوە بەکەم بکەن زۆر کەس هەیە ئەڵێ لە عایلەمانە نییە من بۆ فەحسکەم شەرت نییە لە عایلەکان ڕاستە هۆک ماوایی تەسیرێکی زۆری هەیە بەڵام شەرتیش نییە ئەوەی کە لە عایلەیانە نەبێت توش نابێت ینی زۆر جا ئەو ئافرەتە خۆی یەکەم کەسە لەو عایلەیە توشە بێت ڕاست دکتۆرە بۆ کەسێک کە تووشی شەرپەنجەی مەمک بووە ئێوە وەکو پسپۆڕی شەرپەنجەی مەمک چ ڕێنمایەکی ئەدەنێت لە ماوەی توشبوونەکە کە پێویستە ئەنجامی بدات خۆی ڕێنمایەکان چیە بە بە قسەی دکتۆر بکات ئەبێ ئەو شتانەی کە بۆ دائەنرێت التیزامی پێوە بکات یعنی علاجی کیمیاوەکە ئەو عملیات دوای ئەنجامدانی نەشتەرگەری ئەو شتانەی کە پێ ئەوترێ بگەنی ئەو ڕێمان ڕێنە کە پزیشک بێ پابەند بێ پێوەی
دکتۆرە لە ڕووی پێشکەوتنە پزیشکەکان و ئێمە لە کوردستانە هیچ کێشێکمان هەیە بڵێ لە شێوازی چارەسەرەکان لە پشکنینەکانە هەموو شتێک بەردەستە بۆی کە هاوڵاتی دڵیا بێ لەوەی کە بەڵێ هەموو شتە بەردەستە الحەمدلله بەڵام ئەو تێستەی کە باسم کردی ئەکس ئۆنکۆتایپ ئەوەی کە پێت ئەڵێ کە تۆ پێویستی بە کیمیایی ئەبێت یان نییە ئەوە لای ئێمە نییە تێستەکە بڵێن سامپڵەکە لە نەخۆشەکە وەرەگیرێ و ئەینێرن بۆ شوێنی کە مەسەن بۆ وڵاتێک ئەوروپیان بۆ ئەمریکا ئەوەش ئەبێ لەسەر حسابی نەخۆشەکە خۆی تێچوێکی زۆر بوو جاران وەزارەتی سەحا خۆی پارەکەی بۆ سەرفەکردین بەڵام ئێستا ئەبێ نەخۆش لەسەر حسابی خۆی بیکە وابزان 25 وەرەقە یعنی زۆر نەخۆشم هەیە کە سوور ئەزانم پێویستی بە کیمیاوی نییە بەڵام ئیمکانیەتی ئەوەی نییە ئەو 25 وەرەقەیە با بە تێستە ئەڵێ قەینا کیمیاویەکە وەرەگرم بداخەوە. دکتۆرە لە کۆتاییدا ئەگەر پێمان بڵێ ڕێنمایی تۆ بۆ ئافرەتان بە تایبەتی و هەروە بۆ کەسانێک کە شوت تووشی شێرپەنجەی مەمە بوون و لە قۆناغی سەرەتانیان هەر قۆناغێکی دیکەیان ڕێنمایی تۆ چییە؟ ڕێنمای ئێمە ئەوەیە پیان ئەڵێن مەترسن پشکنین بکەن هیچ مەترسن شێرپەنجە نەخۆشیەک وەکو هەر نەخۆشیەکی کە ئەگەر زوو بێ بەدەمیەوە ئەگەر زوو فریای خۆت بکەوی وەکو هەر نەخۆشیەکی کە چارەسەرەکەی ئاسانە. دکتۆرە زۆر جار لایەنە معنەوەکەش زۆر گرنگە بۆ کەسەکان سەرڕاوی کە نەخۆشەکە قورسە سەختە بەڵام هەندێک کەس ئەو لە بەورە بەرزیەوە ڕوبەڕوێ بنەوە بینی وانە چارەسەریش بووە لە خوای گەورە بەزیابێ و توانیوێتی ژیانی خۆی ئاسایی بکاتەوە. نەخۆش ئەبێ معنەویاتی بەرز بێ ئەبێ نەترسێ شتێکی کەش مهمە فامیلەکەی عایلەکەی بە سەپۆرتیکەن بە تایبەتی هاوسەرەکەی ئای نەخۆشم هەبوو بڕاکەی دوای توشبوونی بۆ شێرپەنجەیانی هاوسەرەکەی لێ جابۆتەوە ئەوە ینی لەوانەیە خەفەتەکەی دووقات بێت ئەو نەخۆشە بۆیە سەپۆرتی عایلە زۆر زۆر مهمە شتێکی کەش هەیە نابێ بە قسەی کەس بکەن نابێ ئەم پێ بڵێ بڕۆ بۆ لای فلان دکتۆر ئەو بڵێ کیمیاوی ناوێ ئەو ئەڵیان تر خۆتە زای شتەمانی ئێمە وایە کە شتێک بێ زۆر بڕۆ بۆ لای فلان باشتر ئەوڵە کیمیایی وەرمەگرە ئەوڵە عملیات مەکە ئەوڵە کاریگەری خراپی هەیە کاریگەری زۆر زۆر نعنی نەخۆش هەیە چەند مانگێک تەخیر بووە بەس لەبەر قسەی ئەوتی بڕۆ بۆ لای فلان ئەوتی عملیات مەکە ئەوتی کیمیایی وەرمەگرە پێویستە نەخۆش گوێ لە کەس نەگرێ لە پزیشک زیاتر چکە ئەو پزیشکە ئەزانێت کە ئەو نەخۆشە چیەتی و پێویستی بە چییە. دەستۆرە سەوسان ئێمە زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ زانیاریەکانت دڵنیام بینەران و بیسەرانیش لێرەوە زۆر سوودیان لە پرۆگرامەکە بینیوە. سپاس بۆ دکتۆرە سەوسان فەیزوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مەمەکە لە دەست خۆش زۆر زانیاریەکان دکتۆرە.